دوکان ئەو قەزایی کە تەنها بەناو گەشتیاریە و هیچ سیمایەکی گەشتیاریبوونی پێوە دیار نییە، چونکە پرۆژەی گەشتیاری و هوتێل و ڕێستۆران و شاری یاری لەو قەزایەدا بەکەمی بەدی دەکرێت. حکومەتی هەرێمیش سەرڕای ئەوەی دوکان مەرجە سەرەکیەکانی گەشتیاریبوونی تێدایە، بەڵام بایەخی پێنەدا و ئەوەی کە هەیە تەنها دروستکردنی چەند کەپرێکە لە قەراغ ئاوەکە و لەلایەن خەڵکی ئاساییەوە دروستکراوە. وەزیری شارەوانی و گەشت و گوزاریش دەڵێت لە ماوەیەکی کەمدا دەست دەکەن بە چارەسەرکردنی گرفتە گەشتیاریەکانی شارۆچکەکە. دوکان شوێنێکی خنجیلانی گەشتیاری خۆت دەزانی چەندین پرۆژەی تێدایە، بەڵام پێویستی بە خزمەتی زیاترە و پێویستی بە پرۆژە مۆدێرنترە بتوان شان بەشانی وڵاتان بتوانین شوێنی گەشتیاری ڕێکوپێک فراهم بکەین بۆی زۆرترین گەشتیار سەردانی و شوێنانە بکات. کەرتی هاوبەش و کەرتی تایبەت پێکەوە هەماهەنگ دەبن بۆی پرۆژەیەکی گەورەی مۆدێرن لەسەر ئاسی عێراق بکرا. ئەوەی ئامادەی خۆی نیشاندایەوە بەرهێنەر پێویستە حکوومەت هەندێک خزمەت گوزاری و هەروە هەندێک بەست یاسایی لە بەردەمیتی لای بدا بۆی دەست بکا بە زووترین بە زووترین کات ئێمە ئەوە ئەوەی ئەوڕۆ پێشنیارەکان ئەگەر چارەسەر بکرد ئەوڕۆ چارەسەر و پێشنیارەکان ئامادە دەکرێتن و ئەوەی لە دەسەڵاتی وەزارەتە ئێمە جێبەجێ دەکەین، ئەوی دەسەڵاتی سەروی خۆمانبی جێبەجێ دەکەین، ڕەشنووسی یاسای گەشت و گوزارشمان ئامادەکرد لە ئەنجومەنی ویزرانە، ئەویش پەسەند بکرێ، ئەویش زۆربەی کێشەکان بە یاسا چارەسەر دەکرێت. تا ئێستاش لە قەزای دوکان کێشەی زێدەڕۆیی و مڵکداری و زەویزار بەرپرسانی ئیداری بەدەستیەوە گیرۆدەن و ئیدارەکانی پێشوش کە بەڵێنی بنبڕکردنیاندا بوو هەروەکو خۆی ماوەتەوە. ئێستا جارێکی دیکە لە قەزاکە دیدارێکی گەشتیاری سازکراوە و چەند کۆمپانیا و سەرمایەدار بەشداریان تێدا کرد و هێندێکیان لەسەر دروستکردنی پرۆژەی گەشتیاری ئامادەی خۆیان دەربڕی. بۆ بنەوەمان کردووە و دیزاینمان بۆ کردووە و ئاماری تەواوی و کەپرانە کراوە و توانم بڵێم کۆنووسێکمان نووسیوە کە ئەمە عیلاجی ئەم کەپرانەکە کە بە گرێبەستی ساڵانە پێیان بدرێ بۆی بتوانین هەم ئەوان بەسینەوە بە حکوومەت و بە یاساوە و ڕسوماتێکیان لەسەر بێ و هەم ئەوانیش بتوان دەستکراوە بن لە چاکردنی کەپرەکانیان بە دیزاینێکی جوان بە دابینکردنی خزمەت گوزاری و گەشتیارانیش بتوانن سوود لەو کەپرانە ببینن کە بە کرێیانگرن و گەشتی تیاکرد. دوکان بەهۆی بوونی دەریاچە و ڕووبارەکەیەوە ساڵانە ڕێژەیەکی زۆر گەشتیار لە خواروی عێراق و ئێرانەوە ڕووی تێدەکەن، لەگەڵەوەشدا کە دەکرێت داهاتێکی گەورەی هەبێت بۆ کەرتی گەشت و گوزار، بەڵام حکومەت تا ئێستا هەر ئاوڕیشی لێ نەداوەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، قەزای دوکان.